سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی 25. لەمێژ بوو دکتۆر جافەر برینی میعدەی هەبوو بە درێژایی ئەو ساڵانە ئازار و ئەزیەتی زۆری کێشە. شەو هەبوو تا بەیانی بە ئێشەوە دەیناڵاند و کە هاتیشەوە ئەو موشکیلەی هەر هەبوو. چەند ڕۆژێک چووە نەخۆشخانەی ئوردوگا و لەوێ لەژێر چاوەدێری بوو. دکتۆر ئەحمەدی هیدایەت قسەی لەگەڵ کردم و کوتی ئەگەر دکتۆر پارێز نەگرێ و خواردەمەنی سازگار نەخوا دەتوانێت زۆر جێی مەترسی بێ. لەوە بەدووە مانگی 15 دیناریان پێدەداین کە هێندێک خواردنی تایبەتی بۆ دکتۆر جافەر ئامادە بکەم. دابینکردنی خۆراکی تایبەتی بە 15 دینار کارێکی ئاسان نەبوو. هەوڵم دەدا خۆراکێکی بۆ ئامادە بکەم، بەڵام گیر و گرفت تەنیا دابینکردنی کەلوپەلی خۆراکی نەبوو. هەر کە دەیزانی شتێکمان بۆ خواردن هەیە، هەر کەسی دیبایە بانگی دەکرد بۆ خواردن. بازە جارێک شتەکانم لێ دەشاردەوە. جارێک من و بەیان شتێکمان لێ شاردەوە کە دۆزی بوویەوە و چوو بوو کەسێکیشی بانگ کردبوو. بەیان بە هەڵاتن هات و کوتیدایە باوکم فڵانە شتەکەی دۆزیوەتەوە و دای بە فڵانە کەس. لە هاویندا دکتۆر جافەر دیسان بۆ کاری تەشکیلاتی سەفەری ئوروپای کرد. ئەو سەفەرانەی پێخۆش نەبوو بە منی نەکوت کە دیسان دەچێتە سەفەر. من بەهۆی کارەکەم لە دەبیرخانەوە ئاگادار کرام کە دکتۆر بە زوویی دەچێتە سەفەر. ڕۆژێک پێش ئەوەی بڕوە من و بەیان دەچوین بۆ ئوردوگای چنارە. کاتێک پاسپۆرتەکەم دایێ خێرا پرسی چۆنت زانی پاسپۆرتم پێویستە؟ کوتم جاسووسم هەیە لەسرت. سەفەری ئەو جارەی زۆری نەخایاند و دوای مانگونیوێک هاتەوە. بۆ بەشێکی زۆری دیدارەکانی کۆمەڵە لەگەڵ حیزبەکانی تر دکتۆر جافەر دەچوو. قەرار بوو لەگەڵ ساعیدی وەتەندوس بچنە یەکێتی نیشتمانی کوردستان. کوتی 3 سەفەرم بۆ ئەوێ بەم لیباسانەوە کردووە. دیسان بەو لیباسانەوە نامەوێ بچم. ئەم ساڵ کە لیباسیاندا بە پێشمەرگە من لێرە نەبووم. لە تەدارکات دەستێکەوە پاتۆڵم بۆ وەربگرە. چووم و نەیاندا. بەناچار لە 2 کەس لە پێشمەرگەکان لیباس و پشتێنم بە ئەمانەت بۆ وەرگرت تا چووە سەفەرەکەی. بەیان هێشتا نەببووە 4 ساڵ. لە بەهارەوە کە باوکی هاتبووەوە کوردستان، بێجگە لە سەفەری هاوینەی تا دوایین سەفەرەکەی ماوەیەکی کورت هەرسێکمان پێکەوە ژیان. زۆر زوو باوکی بوو بە هەموو شتێکی بەیان. ئەویش جگە لە خۆشەویستی و سۆز زۆر بە سەبر و حەوسەلەوە لەگەڵی دەجوڵاوە. کایەی لەگەڵ دەکرد، حەکایەتی بۆ دەکوت، لەگەڵ خۆی دەیگێڕا و بۆ سەرگەرمکردنی بەیان تەنانەت لە فەرغونی کرێکارانی ناو ئوردوگاش کە خەریکی خان و دروستکردن بوون کەڵکی وەردەگرت. چاوی لێیان بوو تا فەرغونێک بەتاڵ دەبوو خێرا بەیانی تێدەخست و 2-3 دەوری دەگێڕا. پێکەوە ئاویان دەهێنا و ئەو ڕۆژانەی وا لە چادرەکەی خۆمان نانمان دەخوارد، خواردنەکەیان دەهێنا و قاپ و کەوچکیشیان پێکەوە دەشۆرد. پەیوەندیەکەیان تا ئەو ڕادەیە خۆش ببوو کە لە هەموو شتەکانی باوکیدا دەخالەتی دەکرد. ئەویش زۆر لە سەرخۆ و بە حەوسەلەوە بە قسەی دەکرد و وەکەوەی بزانێ کە ئەو پێکەوە بوونە کاتی و کورت ماوەیە حەزی نەدەکرد بێدڵی بکە. شەڕی ئێران و عێراق لە کوردستان. ماوەیەک بوو شەڕی ئێران و عێراق کەوتبووە کوردستان و هەموو ڕۆژێک ئوردوگا تۆپ و خومپارە باران دەکرا. زۆر جار ویزەی تۆپ و خومپارە لەم لاو ئەولا دەهات. ڕۆژێک ئەوم گەرم کردبوو لیباس پشۆم. دکتۆر جافەر کە هاتبوو یارمەتیم بدا، لەگەڵ بەیان لە تەنیشت من بوون کە لە ناکاو تۆپێک لە نزیکی هەرسێکمان داکەوت. هەموو پێیان وابوو ئێمەوە بەرکەوتوین. بەردەوام تۆپ و خومپارە لە دەوروبەری ئوردوگا دەدرا. زۆر شەو خۆم دەدا بەسەر بەیاندا کە ئەگەر تۆپێک بکەوێتە نزیکمان پریشکی لێ نەکەوێ. چەند کەس لە هاوڕێیان بە تۆپ و خومپارەبارانی ناو ئوردوگا گیانیان لەدەستا یا بریندار بوون. شەوێک بۆ وتوێژی سێکرێتەری کۆمەڵە برایمی عەلیزادە لە ئوردوگای خوارەوە بووم. زۆر بەڕێکەوت من بەیان حیشمەت گەلاوێژ و شەرارە بەرنەکەوتین. قەرار بوو بەیان لای گەلاوێژ و شەرارەدا بنێم و خۆم و حیشمەتیش بچینە کۆبوونەوەکە.
لە بنکەی ئینتشارات زۆرمان پێچ و درەنگ ڕێکەوتین بڕۆینە چادرەکەی حشمەت و گەلاوێش. دروست لەو وەختەدا تۆپبارانی ئوردوگا دەستی پێکرد. لە پەنای چادرەکەی حشمەت پرشنگ و ئەرغەبانی گورجی دوو خوشک و کەمێ ئەولاتر عارفی مەولانایی گیانیان لەدەستا و ڕەحمانی شافعیش بە سەختی بریندار بوو. ئێستا کە شەڕی ئێران و عێراق کەوتبووە کوردستان لە هیچ شوێنێک ئەمنیەت نەبوو. لە پاییزدا کۆمەڵە بڕیاریدا هەموو منداڵەکان بنێرنە کەرکووک و چەند کەس لە دایک و باوکەکان لەوێ ئاگایان لە منداڵەکان بێت. حەزم نەدەکرد بەڵام بەنابەدڵی مەجبور بووم بەیانم لەگەڵ ئەو منداڵانە بۆ کەرکووک بەڕێ کرد. ئەو پاییزە دیسان خانوو بۆ ناوەندی کۆمەڵە دروستکرا بوو و سەرماڵەکان بێتۆن کرابوون کە لە تۆپ و خومپارەباراندا زیان نەبینن. خانووەکان دووەتاغی بوون کە چووینە ناو یەکێ لەو خانوانە دکتۆر جافەر وەک ئەوەی دڵی خەبەریدا بێ پرسی بڵێ تا بەهارێ لەم ماڵەدا بمێنین. ئەو زۆر بەهەست بوو هەمیشە پێخۆشبوونی خۆی بۆ زۆر شت بە ئاشکرا دەردەبڕی. گوڵەی پیشیاری گوڵێکی بۆ هێنابوو زۆری پێخۆش بوو چەند جار بۆ ئەو گوڵە سپاسی کرد. سەفەری بێگەڕانەوەی دکتۆر جافەر حوتی خەزەڵوەری ساڵی 1366 هەتاوی واتە 1970 زاینی قەرار بوو دکتۆر جافەر بۆ بەشداری لە پێلۆنۆمی کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران سەفەری ئوروپا بکات. یەک دوو ڕۆژ پێشەم سەفەرە هەستی بە دڵتەنگی دەکرد. چەند ڕۆژ سەردانی هەموو بەشەکانی تەشکیلاتی کرد و کۆبوونەوەی لەگەڵیان کرد تا بەگیر و گرفتەکانیان بزانێت و لەوێ لە پێلۆنۆمدا باسی بکات. شەوێک لە ماڵی عومەری ئیلخانیزادە بووین. جەماعەتێکی زۆر لەوێ بوون. دکتۆر ئەوەندەوە ڕەز بوو کە یەک دوو کەس کردیانە گاڵتە کە بۆچی وا پەشێوە. ئەو ڕۆژە دەبوو بچێتە ئوردوگای خواروو بۆ کۆبوونەوە لەگەڵ بەشی پزیشکی. کوتی لەگەڵم وەرە دڵنیا بووم ئەگەر بچوو بایم ئەو دەچووە کۆبوونەوەکە و منیش لەم لاو ئەو لا ماتەڵ دەبوو. ئێوارەی ڕۆژی پێش سەفەرەکەی کە هاتمەوە دیم چرای ماڵەکەمان ڕۆشن نییە. پێم وابوو نەهاتووەتەوە. کاتێک چوومە ژوورێ دیم بە تاریکی دانیشتووە. زۆر بە سەر سوورمانەوە لێم پرسی بۆ لە تاریکیدا دانیشتووی؟ کوتی پێم خۆشە بە ناوەندی بڵێم کە حەز ناکەم بڕۆم بۆ ئەو سەفەرە. هێندێک لەم بارەوە قسەمان کرد. کوتی پێم خۆشە ئەم شەو شام لە ماڵی خۆمان بخۆین. خواردنەکە هێلکەوتەماتە بوو چووم هێنا. هەرەو کاتە جەماڵی ئەیوبی کوڕی خاڵی و هاوڕەیەکی هاتنە لامان. دکتۆر زۆر بە تاسەوە خەبەر و باسی بۆکانی لێپرسین. لە مەقەڕی ناوەندی دوو کەس لە هاوڕێیانی ئەبێت لەسەر تەختە نەردەکە لێیان دەبێت بە قسە. دکتۆر بۆ ئارامکردنەوەیان تەختەکە دێنێتەوە ماڵێ. دوای ڕۆیشتنی میوانەکانمان کوتی وەرە با تەختەیەک بکەین. هیچ کاممان تەختەمان باش نەدەزانی. لە نیوەی کایەکەدا بۆ کارێکی بە پەلە منیان بان کرد. هەستان بڕۆم کە هەستامە سەر پێ کوتی بۆ کوێ دەچی بە تەختەکە تەواو بکەین. کوتم بڕیاری خۆتانە کە هەموو ئەرکێک دەبێ زوو جێبەجێکرێ. چۆن دەبێنە چم؟ کوتی سەفەریم ڕەنگە نەگەڕێمەوە. تەسادفی ماشین، بەربوونەوەی تەیارە، تێرۆر و هەموو ئەمانە لە ڕێدان. وەک ئەوەی دڵی خەبەری دابێ کە لەو سەفەرەدا کارە ساتێک قەرارە بقەومێ. من بە دوای بانکردنەکەدا ڕۆیشتم هەتا هاتمەوە چوو بوو بۆ کۆبوونەوەی ناوەندی. بەیانی زوو کە هەستە دڵتەنگی و وەڕەزی تەواو پێوە دیار بوو. زۆر بەماتی ناو ئوردوگای چاو لێ دەکرد. چوون بۆ ئاوهێنان. دوای هاتنەوە بەنیاز بووم قسەی لەگەڵ بکەم و لێی پرسم بۆچی وا دڵتەنگە. لەبەر شێرەی ئاوەکەدا تووشی ئەزغەری کەریمی بووم. کوتی دەچم بۆ چنارە بەڵام پێشەوەی بڕۆم دێمەلاتان بۆ بەرچای خواردن. هیچم نەکوت. وەختی هاتمەوە ئەوەندە کەوتبوومە فکری وەزع و حاڵی دکتۆر جعفەر کە زۆر ئاگام لە خۆم نەبوو نەمدەزانی چیم دەوێ. کاتی ڕێکەوتنی دکتۆر من و برایمی عەلیزادە و عومەری ئیلخانیزادە بۆ بەڕێکردنی چوونە لای ماشینەکەی. خواحافیزی لێ کردین و چووە ناو ماشینەکە.
بەڵام بەپەلا هاتەوە خوار و دیسان دەستی لەگەڵم لێداوە و کوتی نیگەران نەبی ئەم جارە بلیتی دووسرم هەیە و حتمەن پێشە و هاوڕێی وا دەچێ بۆ چنارە دەگەڕێمەوە. هەروایش بوو جەنازەکەی پێش ئەو هاتەوە بۆ ئوردوگا. ئەو ڕۆژە گێژ بووم و حاڵم نەبوو. بەیانیش لە کەرکووک بوو. لە ناکاو حەزم بە خوێندنەوەی شێعرەکانی مەولەوی کرد. دیوانەکەیم هێنا و ڕاست چوومە سەر پارچە شێعرێک کە وەختی خۆی ئەمینی برام بەو شێعرانە دکتۆر جعفەری فێری خوێندنەوەی هەورامی دەکرد. بەندێکی ئەوەیە: فەلەک وەبەختم مەگەس مەکیانۆ وەڕاکەی ڕەحمەت مەڕیۆ دیسانۆ. بە خوێندنەوەی ئەو شێعرە هەستێکی ناخۆشترم پەیدا کرد. لەو دیوانە گەورەیەی مەولەوی بۆ ڕاست ئەو شێعرە نازانم ناوی بنێم چی، بەڵام زۆر جار پێش کارەساتەکان ئەو هەستانە سەر هەڵدەدەن. ئەو شەوە ئارامم نەبوو. بەیانی زوو نیگابان بووم. کاتی هاتنی پاسبەخش کە محەممەدی فاڕقی بوو دی چەک و ڕەختم بەستووە و هاتووشمەتە دەرێ. پێی سیر بوو بە شۆخی کوتی زۆر ئازای. بانقەس کوتم بە زەنگی سەعات هەستاوم. دکتۆر جعفەر لەسەر ڕێگا لە کەرکووک لا دەدا تا بەیان ببینێ. بەیان تا باوکی و ساکەکەی دەبینێت دەڵێ بابە دیسان من و دایکم بەجێ دێڵی. دکتۆر جعفەر ماوەیەک لەوێ دەبێ و کاتی ڕێکەوتن داوە لە گەلاوێژی ڕەزازادە و گوڵناری قوبادی دەکا کە لیباس بۆ بەیان کۆبکەنەوە تا لەگەڵ خۆی بیبات بۆ بەغدا. بەیان تا ناو ماشینەکەش دەبات. لەو کاتەدا یەکێک لە هاوڕێیان پێی دەڵێ کە بەیان لەگەڵ خۆی نەبا. دەڵێ تۆ دەڕۆی بۆ سەفەر لەوێ لە مەقەڕی بەغدا بەیان بەبێ تۆ ناحەوێتەوە و بۆی سەخت دەبێ. بەم جۆرە بەیان پیادە دەکەن و ئیتر باوکیشی ڕێدەکەوێ. هێندێک دواتر لە نزیک تێکریت کارەساتەکە ڕوودەدا. دەست بەجێ دکتۆر جعفەر گیانی بەخت دەکە. لەوەدا شک نییە کە پیلانی دەوڵەتی بەعس و هەروەها کەمتەرخەمی بەرپرسانی بەغدا و سلێمانی بۆ ناردنی شۆفر و ماشینی نەگونجاو ئەو کارەساتی خوڵقاند. هەرو شەوە ناوەندی کۆمەڵە لە ڕووداوەکە ئاگادار دەکرێن. کۆبوونەوە دەکەن و بڕیاری خۆیان دەدەن کە بەرنامەیان چۆن بێ و لەکوێ بینێژن. هەرو ڕۆژە کە دەچوومە سەرکار لە ڕێگادا چاوم بە حوسێنی مرادبێگی کەوت کە ڕەنگ و ڕووی گۆڕا بوو. خورپە لە دڵمەوە هات بڵێ چ ڕوویدا بێ. کەوتە بیرم کە کاروانێکی گەورە لە دەوروبەری سنە و مەریوانەوە بەڕێوە بوون. ترسام گرفتێک بۆ ئەوان پێشات بێ. تازە گەیشتو بوومە ناو دەبیرخانە کە گەلاوێژی براژنم لە پشت بیناکەوە بانگی کردم و کوتی عومەری ئیلخانی زادە کاری پێتا وەرەوە ماڵێ. دڵمدا خوڕپا و قەڵەمی پێم شکا. نەم دەتوانی بجوڵێمەوە. کوتم هەر کەسێ کاری بە منە بێت بۆ لام. کەس نەیدەزانی چ ڕوویداوە، بەڵام هاوڕێکانم کوتیان هەستە بڕۆ. ناوەندی ناردیان بە شوێنمدا کە ئاگادارم بکەن دکتۆر جعفەر گیانی بەخت کردووە. پێشەوەی بگەمە ماڵەوە لە ڕێگادا تووشی شانازی قورعانی بووم و نامەیەکی دامێ. بەدەم ڕێوە نامەکەم خوێندەوە. گوڵناری قوبادی لە کەرکووک نووسی بووی بەیان زۆر بیرتان دەکا و داوای وێنەی خۆت و باوکی کردووە. گەیشتمە بەر دەرگای ماڵەکەمان. پێڵاوێکی زۆری لێبوو. جەماعەتی ناوەندی هەمویان لەوێ بوون. یەکەم کەسێک کە دیتم دکتۆر ئەحمەدی هیدایەت بوو کە گوشی و فشارسەنجەکەی لە پەنادەستی دانا بوو. لە ساتێکدا هەموو ئازیزانم کرد بە مردوو، بەڵام نەمدەزانی کامیان. چوومە ناو ژوورەکە. حشمەت دانیشت بوو ئەژنۆی لە باوەش گرتبوو سەریشی نابووەبان ئەژنۆی. هەوڵم دەدا بپرسم دیسان چ قەوماوە، چ کارە ساتێک ڕوویداوە، ئەم جار نۆبەی کێ بووە، کام یەک لە ئازیزانم تێدا چووە. هەرچەندم کرد دەنگم دەرنەدەهات. نەمتوانی هیچ بڵێم. کاک عومەر پەڕیە بەردەم و کوتی دکتۆر جعفەر تەسادفی کردووە. پێم وابوو بریندار بووە و هاوارم کرد لەکوێیە بمگەیەنن پێی. کوتی نەماوە و سبەینەی جەنازەکەی دێنینەوە ئێرە. بەدەم هاوارەوە کوتم ئەی قوڕ بەسەرم، ئەم کۆستەیان چۆن بپێوم و چۆن بەرگەی بگرم.
عومەر کوتی قوڕ بەسەری هەموو کۆمەڵەدا چوو. بەو هەموو ئێش و ئازارەی خۆمەوە یەک سات بەیانم لەبیر نەدەچوو ئاگری بە سەرهات و دوا ڕۆژی بەیان بڵێسەی دەساند. وێنەیەکی دوو کەسی خۆم و باوکیم بۆ بەیان نارد، بەڵام ئەوە کاتێک بوو کە بەیان ئیتر باوکی لەدەستدا بوو. ڕۆژی دوایی جەنازەی دکتۆر جەعفەر هاتەوە و لە ڕێوڕەسمێکی شکۆدار بە بەشداری ژمارەیەکی زۆر لە هاوڕێیان و کەسایەتی سیاسی وەک بەڕێزان مامۆستا شێخ عیززەدینی حوسێنی و مام جەلالی تاڵەبانی لە ئاوای چۆخمەخ بە خاک سپێردرا. لە کارەساتەکەی ساڵی 1358 هەتاوی واتە 1979 زاینی کە لە ماوەی یەک هەفتەدا 3 برام لەدەستدا لە وڵات لە لای کەس و کار و دایکم بوو. تەحملی تراژێدیەکە جۆرێکی تر بوو، بەڵام کۆستە گەورەکەی ساڵی 1360 هەتاوی واتە 1970 زاینی بۆ تیربارانکرانی ماجد و ئەمجەد، ئەم جارەش بۆ کارەساتی لە دەستدانی خۆشەویستەکەم زۆر سەختتر بوو. هاودڵی و هاوغەمی کەسوکار و هەموو هاوڕێیانی ئازیزم وەک شەپۆلی دەریاوا بوو. ئەوەی لە دەستیان هات بۆیان کردم، بەڵام هێشتا چارەسەر نەبوو، بۆشاییەک مابوو پڕ نەدەبووەوە، ئەویش جێگای خاڵی دایکم بوو. بێسەبەب نەبوو کە دڵ و دەروونم ئارەزووی دیداری دایکمی دەکرد. ساڵی 1358 هەتاوی واتە 1970 زاینی ئەگەرچی زامەکەی دایکم لە هەمومان قوڵتر بوو، بەڵام هێشتا هەر ئەو بوو کە وەک کێو ڕاوەستا بوو، دڵنەوایی ئێمەی دەکرد و سەرمی دەنا بە سینگی خۆیەوە. سەبارەت بە بەیان لەگەڵ دکتۆرێک قسەم کرد کە چی بکەم و چی پێ بڵێم. کوتی پێی مەڵێ چ ڕوویداوە، لەبەرەوەی کە زۆر منداڵە و ناتوانێ حاڵی بێ، دەزانین کە باوکی زۆر خۆش دەوێ. دیارە زۆرێک لە هاوڕەکانی خۆم و دکتۆر جەعفەریش هەر ئەو بۆچوونەیان هەبوو. قەرار بوو بە بەیان بڵێم بابە لە سەفەرە و درەنگ دێتەوە. هاوڕێیانی کەرکووک هەوڵیاندا بوو بەیان نەزانێت چ ڕوویداوە. دیارە قسە و باسی هەموو شوێنێک و هەموو کەس ئەوە بوو کە تەسادفەکە چۆن ڕوویداوە. منداڵێک کە لە ئۆردوگا ئەم قسە و باسانەی بیست بوو چ بووە کەرکووک و بە بەیانی کوتب و باوکت مردووە. بەیان دەستەکا بە گریان و بە بێتاقەتی. ئاگاداریان کردم بەیان زۆر ناڕەحەتە، خێرا چوومە کەرکووک. هەموو دەیانکوت نابێ ئەم کارە ساتە بۆ بەیان باس بکەیت. زۆر پرسیاری بێوەڵام لە مێشکمدا دەهاتن و دەچوون. چۆن دەبێ ئەو شتە لە بەیان بشارمەوە، چۆن دەبێ پێی نەڵێم و تاکەی پێی نەڵێم. کاتێک گەیشتمە کەرکووک هەموو هاوڕێیان بە مێهرەبانیەوە هاتن بە پیرمەوە و بەیانیش بە باوەشی کەسێکەوە بوو. تەنیا خۆم دەزانم ئەو ساتە چه حاڵێکم هەبوو. لە دەروونەوە وەک سەماوەر دەقوڵام و ئارەزووم بوو بە بینینی بەیان، پڕ بەو شارە هاوار بکەم و هەستی خۆمی بۆ هەڵڕێژم، بەڵام توانیم خۆم لە گریان بپارێزم و نەگریام. بەیان بەو منداڵیەی خۆی زۆر وریا بوو. کاتێ هاتە باوشم خێرا دەستی هێنا بە ڕوومەتمدا و کوتی بۆچی وات لێ هاتووە؟ زۆر دڵتەنگ بوو، بیانووی دەگرت، هەڵبەت حەقی بوو، دەیهەویست لە زمانی منەوە ڕاستیەکان ببیسێ. شەوێ لە کاتی خەوتندا کوتی حەکایەتەکەم بۆ بڵێ. حەکایەتەکە باوکی بۆی گێڕابووەوە. بە گریانەوە خەوی لێکەوت تا ماوەیەکی زۆر هەنسکی دەدا. کە وەزع و حاڵی بەیانم دی ئەگەرچی ئۆردوگا زۆر پڕمەترسی بوو، تۆپبارانەکەش هەر بەردەوام بوو، لەگەڵ خۆم هێنامەوە. وەختێک گەیشتینە سلێمانی کوتیان دایکم هاتووە، ڕەزا چوبووە قەڵات زێبی هێنێ. لە ئۆردوگا حشمەت و دایکم زۆر گریان. بەیان پرسی حشمەت بۆ دەگری؟ کوتم بۆ ئەوەی دایکم شەرارەی کچی نەهێناوەتەوە. لەوە بەدووە بەیان زۆر ئێش و ئازاری دەکێشە. ئۆردوگا شوێنی ژیانی ئێمە بوو، لەوێ لەگەڵ باوکی ژیا بوو، زۆر باش لە ئاڵوگۆڕەکان تێدەگەیشت.
ناوەندی کۆمەڵا شامێک دایکمیان داوەت کرد لە ناکەو بەیان لە ژوورەکە نەما چوون بە شوێنیدا دیم لە ژوورەکەی تر لە پێش وێنەکەی باوکی و ئەو ئەستێرەی کە بە گۆڵ دروستکرا بوو بۆ ڕۆژی ناشنەکەی دانیشت بوو. هەموو شتێک بۆ بەیان جێی پرسیار بوو، پرسیاری دەکرد بۆ وێنەی باوکم گەورە کراوەتەوە و لە هەموو مەقەڕەکان هەیە. دەمکوت خۆشیان دەوێ، دەیپرسی خۆ کاک فڵان و کاکفیساریشیان خۆش دەوێت، ئەی بۆ وێنەی ئەوان گەورە ناکەنەوە؟ کاتێک زانی جوابی دروستی پرسیارەکانی وەرناگرێتەوە لە کەسانێک پرسیاری دەکرد کە لە من زۆر نزیک نەبوون، بەم شێوەیە دەیهەویست بە وەڵامی پرسیارەکانی خۆی بگا. ناوەندی کۆمەڵا سەبارەت بە ڕێوڕەسمی ناشتنی دکتۆر جەعفەر یەک کەلیمە قسەیان لەگەڵ من نەکرد کە من چۆنم پێ باشە. لە ناو کوردستان و لە دەرەوەی وڵات زۆر نامە و پەیامی سەرخۆشی بۆ ناوەندی کۆمەڵە و بۆ من دەهات. لەسەر هەموو نامەکان ناوی ناوەندی کۆمەڵە و من نووسرا بوو. بەشێک لەو نامە و پەیامانە لە ڕادیۆی کۆمەڵە خوێندرانەوە، لە هەموویاندا ناوی منیان لادەبرد. زۆری نەخایەن نامەکەی سەلاحی موحتەدی گڵکۆی تازەیار لەگەڵ پەخشانە شێعرەکەی شێرکۆبێکەس گەیشتە ئوردوگا. ساڵێک دوایی گیانبەختکردنی دکتۆر جەعفەر، ناسری حیسامی ژمارەیەک لە پێشەنگی تەرخان کرد بۆ یاد و بیرەوەری ئەو. پێشەنگ گۆوارێکی فەرهەنگی کۆلتوری بوو. ئەو نامە و پەخشانە لە پاشکۆدان. زۆری پێنەچوو لەبەر شەڕی ئێران و عێراق دەبوو ئوردوگای مالومە چۆڵ بکەین. چوینە ئوردوگای بۆتێ. ماوەیەک لە ڕانیا لە شوێنی کارەکەی ڕەزا بووین. ئەو دەم کە چوینە بۆتێ زستان و قوڕ و تەڕی بوو. مەجبور بووین چادرەکانمان لەسەر داربەست و تەختە هەڵبدەین. ئەو کۆچە بۆ من زۆر سەخت بوو. لە مالومە و چۆخماخ لە شوێنی گۆڕەکەی دکتۆر دوور کەوتمەوە. وەزعی بەیانیش ئەوەندەی تر نیگەرانی کردبووم. هاوڕێ زۆر خۆشەویستەکەی بەیان شەو بۆی ئیلخانیزادە بە کارەساتەکەی دەزانی. دایک و باوکی پێیان کوتبوو نابێ بە بەیان بڵێت. ئەو وەزعە بۆ شەو بۆی ئازیزیش زۆر سەخت بوو. هەرگیز هیچی بە بەیان نەکوت، بەڵام هەر کاتێک باسی دکتۆر جەعفەر بکرایەت دەحەپەسا و ڕەنگی وەک گەچ سپی هەڵدەگەڕا. بەشی حەوتەم. ئاگادارکردنی بەیان لە مەرگی باوکی. هەروەک پێشتر باسم کرد، ماوەیەک لە لای ڕەزا لە ڕانیە ماینەوە. دواتر لە بۆتێ شتەکانی دکتۆر جەعفەر، کتێبەکانی و مێزێکی چکولەکە لەسەری دەنووسی ئیتر لە چادرەکەماندا نەمابوون و جێگەیان دیار بوو. ئەو ئاڵوگۆڕە پرسیار و شکوگومانی بەیانی زیاتر کردبوو. هەر چەشنە ئاڵوگۆڕێک چکولەش بوایە بۆی دەبووە پرسیار. ڕۆژێکی کەمێک کەیکمدایە بیخوا، کوتی هەڵی گرین با باوکم بێتەوە پێکەوە دەیخۆین. ماوەیەک بوو هەموو ڕۆژێک کە بەخەبەر دەهات پرسیاری دەکرد خەوی چیت دیوە؟ هەر جارێ شتێکم بۆ دەگێڕاوە. بەوە گەیشتم کە دەبێ کارەساتەکە بەو جۆرەی کە بووە پێی بڵێم و نابێ لەوە زیاتر وەزعەکە درێژەی هەبێ و ڕاستیەکە بزانێ باشترە تا ئەو هەموو چاوەڕوانیە. ڕۆژێک لە خەو هەستاوە پێشەوەی بەرچایی بخوا، کوتی پێم خۆشە ئالبۆمی وێنەکانی باوکم ببینم. ئالبۆمەکەم بۆ هێنا، لەسەر وێنەکان زۆر ڕاوەستا و چاوی لێدەکردن. کاتێک تەواو بوو، ئالبۆمی وێنەی ئەو منداڵانەم هێنا کە باوک یا دایکیان لەدەستا بوو. لە پێشدا وێنەی فرمێسکم پێنیشاندا و تۆزێک سەبارەت بە فرمێسک قسەم بۆ کرد. دەمهەویست باسی ڕووناکی شەهباز پەناهی کچی سەعدیەی بۆ بکەم کە قیژاندی و کوتی بە من نەڵێی باوکم مردووە. منیش کوتم بەڵێ، باوکت تەسادفی ماشینی کردووە و گیانی لەدەستداوە. بە بیستنی خەبەرەکە شۆکە و بێدەنگ بوو. خێرا لە باوەشم گرت و بە لە سەرخۆیی و ئارامی دەستم بە پشتی داهێنا تا شۆکی خەبەرەکە بەریدا. بانگی هەڵدا و بە گریانەوە پرسی، ئیتر کێ منی خۆش دەوێ؟ کێ لەگەڵ من کایە دەکا؟ کێشتم بۆ دەکڕێ؟ ئەو ڕۆژە زۆر سەخت گوزەرا و هەوڵێکی زۆرمدا تێی بگەێنم و ئارامی بکەمەوە. پرسیاری کرد کێ شۆفێری ماشینەکە بوو؟ کوتم پیاوێک بوو نایناسین. خێرا کوتی ژیان؟
ژیانی زۆڵفەقاری کەسانی ناوەندی دەبا بۆ هەموو شوێنێک. کوتم باوکت لە سلێمانیەوە بە ماشینی پیاوێکی عێراقی چوو بۆ سەفەر. ناوی پیاوەکەی پرسی و کوتی پیاوەکەم بۆ بکێشەوە چۆن بوو. بەیان ناوی هەموو ئەو کەسانی برد کە بۆ خۆی دەیناسین و پرسی ئەوانە دەزانن باوکم نەماوە؟ لەبەر چادرەکەدا ناسیحی مەردووخم دیت. هەستی کردبوو بەیان زۆر دڵتەنگە. هاتوو کوتی بەیان وەرە من وێنەی جوان دەکێشمەوە. لەگەڵ ئەو چوینە مەقەڕی رادیۆی حیزبی کۆمونیستی ئێران. ئەو ڕۆژە ناسیح تەواوی وەختی خۆی دانا بۆ بەیان. کایەی لەگەڵ کرد. وێنەی بۆ کێشاوە و هەتا درەنگانێک سەرگەرمی کرد. بۆ ماوەیەک ڕەفتاری بەیان لەگەڵ ژیانی زۆڵفەقاری گۆڕدرا. چوومە لای و قسەم لەگەڵ کرد و ئەویش هێمن و لەسەرخۆ دوای ماوەیەک لە دڵی بەیانی دەرهێنا. لە ڕانیا لە ماڵەکەی ڕەزا بووین. مەقەڕی تەکش تەشکیلاتی نەهێنی شارەکان نزیک بوو. جەمیلەی ڕەحیمی و شەوبۆی کچی هاتبوونە ئەوێ. بەیانم برد لەگەڵ شەوبۆ کایە بکەن. دوای ماوەیەک دەستی بەیانم گر کە بڕۆینەوە بۆ ماڵەکەی ڕەزا. ماشینێکی کۆمەڵە لە کۆڵانەکە بوو. قەراروا بوو عومەری ئیلخانیزادە بەو ماشینە بچێتەوە بۆ بۆتێ. بەکرێ گیراوانی حکوومەتی ئێران بۆمبێکی سەعاتیان بەو ماشینەوە چەسپاندبوو. من و بەیان کە گەیشتینە نزیکی ماشینەکە بۆمبەکە تەقیەوە. بەیان کە دەستی لە دەستمدا بوو چەند مترێک فڕێدرا. بریندار نەبوو بەڵام بە شەپۆلی تەقینەوەکە پەردەی گوێی چەپی دڕە. منیش لاقێکم بە سووکی بریندار بوو. هەموو سەرچاویشم بە دووکەڵ ڕەش هەڵگەڕا و قژیشم پڕ ببوو لە وردە شوشە. بە هەڵاتن خۆم گەیاندە بەیان و لە باوەشم گرت. بە دەنگی تەقینەوەکە هەموو هاتنە دەرێ. بەیان کە منی بەو شێوەیە دی زۆر ترسا و دەستی کردە گریان. زۆری خایاند تا توانیمان ئارامی بکەینەوە. هەرەو ڕۆژە چوومەوە ئوردوگا و دکتۆر هەردووکمانی دی و کوتیان دەبێت دکتۆرێکی پسپۆڕی گوێ بەیان ببینێ. بە بەیانم کوت دەچینە بەغدا. کەوام کوت بە خۆشحاڵیەوە کوتی بەشکەم باوکم لە بەغدا بێت. کوتم نا لەوێ نییە. منداڵ بوو نەیدەزانی مەرگ چییە. لە جوابەکەم حاڵی نەدەبوو. بە خەیاڵی خۆیەوە دڵخۆش بوو.